لە کاتێکدا عێراق لە ژێر گوشارێکی توندی نێودەوڵەتیدایە لەبارەی چارەنووسی هێزەکانی حەشتی شەعبی، هەوڵێکی نوێی حکوومەتەکەی عەلی زەیدی بۆ دامەزراندنی وەزارەتی ئاسایشی فیدراڵی بە ئامانجی کۆنتڕۆڵکردن و تێکەڵکردنی هێزە چەکدارە جیاوازەکان هاتوتە ئاراوە. پرۆژەیەک کە حەشتی شەعبی و پێشمەرگە و بەشێک لە پۆلیس لە خۆی دەگرێت، بەڵام پرۆژەکە لە سەرەتاوە ڕوبەڕووی ناڕەزایی توندی گروپە چەکدارەکان و بربەستە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەبێتەوە. بەپێی بەدواداچوونێکی میدیا عەرەبیەکان، حکوومەتەکەی عەلی زەیدی بە شێوەیەکی نهێنی لە بەغداد تاوتوێی پێشنیازێکی نوێ بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی ئەمنی وڵاتدا دەکات. پرۆژەکە پێشنیازی دامەزراندنی وەزارەتێکی نوێ بە ناوی وەزارەتی ئاسایشی فیدراڵی کە هێزەکانی حەشتی شەعبی، پێشمەرگە، پۆلیسی فیدراڵی و فیرقەی وەڵامدانەوەی خێرا لە ژێر یەک چەتری کاریگەریدا کۆبکاتەوە. ئامانجی سەرەکی لەم هەنگاوەش کۆتایی هێنانە بە فرەیی هەژمونی چەکداری و ڕێگریکردن لە هەر پێکدادانێکی نوێ لە گۆڕەپانی ئەمنی عێراقدا کامەترسی لەسەر داهاتووی وڵات دروست بکات، هاوکات بۆ ڕازیکردنی لایەنی ئەمریکی لە بوونی هێزەکانی حەشتی شەعبی. پێشنیازە نوێیەکە هاوکاتە لەگەڵ ئاشکرابوونی پلانێکی توندی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی یەکجاری حەشتی شەعبی بە چەند قۆناغێک. ڕۆژنامەی شەرق الئەوسەد ئاشکرای کردووە دەیڤید پەترایۆس، جەنەڕاڵی خانەنشینی ئەمریکی، وەک شارەزایەکی سربەخۆ پێشتر بە سەردانێکی 5 ڕۆژە لە بەغداد بووە و پلانێکی پێشکەش بە بەرپرسانی عێراق کردووە کە لە قۆناغی یەکەمیدا پلانەکە داوای داماڵینی تەواوی چەکە قورسەکان و گۆڕینی سەرکردە دیارەکانی حەشتی شەعبی بە ئەفسەرانی تەکنۆکراتی ناو سوپا دەکات. لە بەرامبەردا تاران هەوڵ دەدات گروپە هاوپەیمانەکانی ڕوبەڕووی ئەو پرۆژەیە بوەستنەوە و بەرگری لە هەژمونی خۆیان بکەن. سەرەڕای هەوڵەکان پرۆژەی وەزارەتە نوێیەکە ڕوبەڕووی بربەستی قورسی ناوخۆیی و یاسایی بووەتەوە و هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی بە گومانێکی زۆرەوە سەیری بابەتەکە دەکەن، چونکە ترسیان هەیە ئەم تێکەڵکردنە ببێتە هۆی توانەوەی هێزە عەقیدەیەکەی حەشد و نەمانی پێگەی سیاسی و سەربازیان لە عێراق. لەلایەکی دیکەشەوە هێزەکانی پێشمەرگە وەک هێزێکی دەستوری سەرەکی هەرێمی کوردستان لە دەستوری ساڵی 2005دا دانیان پێدانراوە و بە پارێزەری هەرێمەکە ناو دەبرێن، بۆیە هەر هەوڵێک بۆ ڕادەستکردنی کەرەستە و چەکەکانیان بە بەغداد ڕەت دەکەنەوە. لە کۆتاییشدا عێراق لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژوویی و گەورەدایە، یان چەسپاندنی دەسەڵاتی دەوڵەت و ڕادەستکردنی چەکەکان لە ژێر گوشاری سزانێ و دەوڵەتیەکاندا، یان بەرەو ڕووبوونەوەی ناوخۆیی و سیاسی کە دوجار دۆخی ئەمنی و بژێوی هاوڵاتیانی وڵاتەکە بەرەو ئاڵۆزیەکی زۆر قورستر و نادیار دەبات.